We take this step because our commitment does not allow us to remain a part of a hypocritical. ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا کشانەوەی خۆی لە ئەنجومەنی مافەکانی مرۆڤی سەربەنێتەوە یەکگرتووەکان ڕاگەیاند و میدیاکانیش ئاماژە بۆ ئەوە دەکەن کشانەوەکە پەیوەندی هەیە بۆ هەڵوێستەی کە ئەنجومەنەکە بەرامبەر بە ئیسرائیل لە هەمبەر پێشێلکردنی مافی فەڵەستینیەکان نیشانیدا. نیکی هالی نوێنەری هەمیشەیی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە نەتەوە یەکگرتووەکان لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانی هاوبەشدا لەگەڵ مایک پۆمپیۆ وەزیری دەرەوەی وڵاتەکەی کشانەوەی ئەمریکایان لە ئەنجومەنی مافی مرۆڤی سەربەنێتەوە یەکگرتووەکان ڕاگەیاند و نوێنەرێکی ئەمریکا لە نەتەوە یەکگرتووەکان ئەنجومەنەکەی بە دووڕوو خۆپەرست ناوبرد. لای خۆشەوە وەزیری دەرەوەی ئەمریکا لە کۆنفرانسا ڕۆژنامەوانی هاوبەشەکەیدا ڕایگەیاند پێشووتر ڕوانینێکی ئەزبەرزی مرۆیی لەبارەی ئەم ئەنجومەنەوە هەبووە، بەڵام ئەگەر ڕاستگۆ بن ئێستا ئەنجومەنی مافەکانی مرۆڤ پارێزەرێکی لاوازی مافەکانی مرۆڤە. لە هەمویان خراپتر ئەوەیە بەشێک لەو وڵاتانی بێڕێزی بەرامبەر بە مافەکانی مرۆڤ دەکەن لە ئەنجومەنەکە ئەندامن و لەم ئەنجومەنە دادەنیشن. لە بەرامبەرشدا ئەنتۆنیۆ گۆتێرس ئەمینداری گەشتێنەوە یەکگرتووەکان لە بەیانێکی ڕسمیدا ڕایگەیاندووە بەتوندی پێداگیری لەسەر مانەوەی ئەمریکا لە ئەنجومەنەکە دەکات. جێی ئاماژەیە لە 14 حوزەیرانی ئەم ساڵ کۆمەڵەی گەشتینەتەوە یەکگرتووەکان ئەو پرۆژە بڕیاری داوای پاراستن بۆ گەلی فەڵەستین دەکات. دووبارە گفتوگۆی لەبارەوە کرایەوە و پەسەند کرا کە پێشتر لە ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی لەلایەن ئەمریکاوە مافی ڤیتۆی لە دژی بەکارهێنا بوو. پرۆژە بڕیارەکە بە 120 دەنگ لە کۆمەڵەی گەشتینەتەوە یەکگرتووەکان پەسەند کرا لە بەرامبەردا 8 وڵات دژایەتیان کرد کە ئەمریکا و ئیسرائیل دوو لە وڵاتانە بوون کە دژایەتێکی توندی پرۆژەکەیان کردو 48 وڵاتیش دەنگیان نەدا. ئەنجومەنی مافی مرۆڤی سەربەنێتەوە یەکگرتووەکان لە ساڵی 2006 لە جنێڤی پایتەختی سوئیسرا دامەزرا و 47 دەوڵەت ئەندامن تێیدا و لە راپۆرتی خۆیدا ڕخنە لەو دەوڵەتانە دەگرێت کە بەندەکانی جاڕنامەی جیهانی مافەکانی مرۆڤ پێشێل دەکەن. ئەوەی جێگای سەرنجی چاودێرانە هەڵوێستا جیاوازەکانی ئەمریکایە لە بەرامبەر مافی مرۆڤ. چاودێران دەپرسن بۆچی ئەمریکا لە بەرامبەر کوژراین 400,000 هاوڵاتی مەدەنی لە سووریا لەم ئەنجومەنە نەخشایەوە کە 13,000 کەسیان تەنها لەژێر ئەشکەنجەدا گیانیان لەدەستداوە و زیاتر لە 40,000 ئافرەت و منداڵیش لە جەنگەکانی سووریادا کوژراون. هەروەها ئەو چاودێرانە بەسەر سوڕمانەوە دەپرسن لە بەرامبەر زوڵمی چەندان ساڵی جوولەکە لە فەڵەستینیەکان ئەمریکا نەیتوانی هەڵوێستێکی جددی هەبێت کەچی لەسەر بڕیارێک کە ئیدانی دەست درێژەکانی جوولەکە دەکات بۆ سەر هاوڵاتیانی مەدەنی ئەمریکا لە ئەنجومەنی مافی مرۆڤی نەتەوە یەکگرتووەکان دەکشێتەوە. با بڕوای شارەزایان ئەمریکا هەمیشە مافی مرۆڤی بۆ بەرژەوەندەکانی خۆی بەکارهێناوە و لەژێرەوە پشتیوانی دەیان ڕژەیمی دیکتاتۆری کردووە کە مافی هاوڵاتیانی وڵاتەکەیان پێشێل کردووە و بە توندترین شێوە چەوساندونیانەتەوە و هەر کاتیش ئیشی با ڕژێمە دیکتاتۆرەکە نەمابێت بە ناوی پاراستنی مافی مرۆڤ و لە پێناو داگیرکردنی سامان و خێروبێری ئەو وڵاتە ڕژێمە دیکتاتۆرەکەی لەسەر کار لاداوە و وڵاتەکەشی داگیر کردووە.